سپاس بو شیخ معروف و خواندنا وان آیات قرآن پیروز. سپاس پێشمەرگە زۆر جۆرە سپاس پێشمەرگە سەرڕای وان هەمی ئاستەنگ و پەرتەنگاویان لێجێ دڵخۆشیە vê xulê da me 419 qutabî derçûn borê cuda cuda da ew jî heşt pisbûrî ne ev pisbûrê de ev rûke teman du pisbûrî ji wan yê soxlemiyê ne leşên gelek borê soxlemiyê da xizmetê pêşkêşî welatiya bikin û pêşkê dîjê dikare bêye hewasazî ye کامپیوتر آیتیه. خاطرش پشکن پزشکی بکن گوش بیا و راوستن و دیگر دکتوری سین دادر چونه بگر. سید خم نام خدای معظم و دلوان. كان اتفاقا كبونده خدماتك بو في ملاتي بكن بو في واسطي بكن امنو كاسبك قطابيك امنو خلاصم سوا مكارنينا مش شودك نينا من اوديك نينا ترصام من اواز خلاصم خوشيك الوري اس خلاصم نخوشيك متشول نينا من وەکو دوکانارێکی شاری سلێمانی ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشوو بەهۆی نەبوونی کارەبا و کەمی نەوتەوە ئەم ساڵ زۆپای سەرکاتێکی زیاتری لەسرە لەبەروی مەسەلا کارەباکە بە تەواوەتی کەم بۆتەوە کارەبا نییە و نەوتی ژنەیدا و تا ڕادەی سعری گرانە زۆپای غازەکە مەسرەفی کەمترە سەلامەترە لە ڕووی سەلامەتیەوە هەروەها لە ڕووی یانوی خوتورە و شتی شۆبەی شێوەیەک ئەو کێشانەی نییە و کۆمەڵی مواصفاتی تەجروبەی ساڵانی پێش و کۆمەڵی مواصفاتی خراوەتە سەر کە لەگە غازی ئێرە ئاگونجێت و ئەو کۆمەڵە مواصفاتەمان خۆمان خستوتە سەر لە ئێستادا بەهۆی نەبوونی کارەباوانێ خەڵکی زۆر تەڵەبیاتی لەسەر گیزەری غاز هەیە کە بە غاز ئاو گەرمەکات لەبەرەوەی کە لە ئێستادا هیچ کارەبا زۆر کەم بۆتەوە بە ڕێژەیەکی زۆر و سعری نەوتیش زۆر بەرز بۆتەوە لە بازاردا بۆیە ئێستا خەڵک زیاتر ئەم گیزەرە غازانە بەکارهێنێت بۆ ئاوگەرمکردن. نێساتم سۆپایەکی خاز دەکڕم لەبەرەوەی کەوا کارەبا خۆی لەمان شاردۆتەوە ئیتر زۆر بە دەگمەنەی بینین مەجبورین لەبەر نەبوونی نەوت و لەبەر نەبوونی کارەبا بۆ گەرمکردنەوەی ماڵەکانمان پەنابەرین بۆ سۆپای غازی. لە ڕێی کولفەشەوە غازەکە تۆزێک کەمترێکەوە ناچارین سۆپای غاز بکڕین. تا ساڵی 92 پارکور لە ئێران بەڕسمیەت دەناسرا بەڵام بەداخەوە لە ساڵی 92دا مسابقەیەک بۆ پارکورداندرا کە ئەسم پارکور مسابقەی نییە چونکی پارکور تەنیا ڕگایەکە بۆ قەویترکردنی خۆت وەرقابەتی خۆت دەگەڵ دوێنەی خۆت و دەنێ ئەو مسابقەیەدا نەفرێک بەردەبێتەوە بەداخەوە قەتعی نوخا دەبێت لە دوای ئەو ڕۆژەوە تەواوی دایک و باوکەکان دەڕۆن بۆ لای بەرپرسەکان کە ئەو وەرزشە خڕ بکردرێتەوە و بەداخەوە لە 92دا نامەیەک ساز دەکرێت و پارکور غێرقانونی ئێلان دەکرێت.